سڵاوتان لەبێت بەڕێزان. دانیشتەکەی ئەمڕۆیی پەرلەمانی عێراق شکستهێنا و لە ناکودەکانیش بڕیارەندا بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانی عێراق بکەن تا ئەو کاتەی شەرعیەت بۆ پەرلەمان دەگەڕێتەوە. دانیشتناسەکەی پەرلەمانی عێراق لەسەر ڕاستپەردەی فواد معسووم سەرۆکۆماری عێراق بوو، بەڵام هەر لە سەرتاوە بۆی ناکۆتکوتلەکان هەڵوەشایەوە. بە میوانداریارێک لە بەڕێزان شێروان شەمێرانی شارەزار لە کاروباری عێراق لە ئەستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری بەغدادەوە ڕەنگین عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت و دواتش لە ڕێگەی تەلەفۆن و تابگە ئەحمەد پەرلەمانتاری مامۆتو لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی. سوپاس بۆ میوانەکانم. ئەگەر سەرەتا لە ڕەنگین خانەوە دەست پێ بکەین. ڕەنگین خان زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. سەرەتا دەمەوێ زانیارێک بدەی بە ئێمە سەبارەت بەوەی کە بۆچی ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق شکستی هێنا. بەڵێ بەڵێ والله أولا فيوي والتزبل وفيوي أنتبه ونشتري أول أنتمي لدانا في أخر من بالتشخيصية عطوة نشتري أول أنتمي لدانا وشيء هذا بكرة جبلة دفيش أراجع يعني جلسة بيع وادي يعني مع الدكتور ومريض وشماليات كذا وبشوي بفرمي أولا أكون كذا وكأولا من قديمي بدأت ومرات كانوا ولا يعني طبعا بعد لكن أو يوادي جلسة كذا بس دقيقة همولا يعني كان غياب من السنة أو تبص لجون وغير بكتير أو الداعية كلها أو تشخيصية دارشين أو غير من دار تغير كتير بلا بدأ خوا هو إما لدي أو داوين كعبة feeling ياخذ شالك يبغى أبيك أو شيء كسر وقتها ياخذ كم روجا ما قلت وكان كوي تناظرن أوش طلب نبوني نصاب بشيوي ياخذ أوش ما عندنا فرض عليك في ويس يعني بقوي دانشتكي في أنجام بدن تأسمي أنتوني بقوي كانوا إما أو تستمع هبوا بلاني بي أعمال بلاني بي أخذ حقبته أو كل كاتك دانشتكي بوشي
وكوي كده بالخارجين بما بسبب كورونا هاتوا أو إنه كل وكلنا على ميراث الشيعة أواني كان من قصتها هو إذا مش مطلوب هل شيء وجه ولا وجودنا في الشركة لو كان يمكن يجبرون ليش أو كان خلينا جهة الدواء ومقرر نيازي تشكيل دفتية كده بله مثال عملية والله مشيوي بقانونية ما شخص اللي بدلنا ولا صوت من تراحل أن البرلمان كان تأخذ كتبوه على شيء مثال قانونية والله مشيوي كي أوي كان عدد يأخذ مشيوي كي بتشاو أدرسي كده ما زي مثال قام ولا بيجمع هو كردستان كان زوري ما كان كان من خلص شعبي أو لساني جوا كبر وجوع الله ويأخذ أو خلاص كده سيرك وتبقى بطلة شيء ما تواجه وعمدي أو إيديا كم بخلاص ولدوم خاصية يكسب دعوي أولا كنت عنا نعدي تسرشي شيء أمروكا كالبسي لك وارع وتبقى تعلم بجميع تسرشاك وكندوي أمروكا لخالو إمبو ما تسوك أولا سپاس دەکەین ڕەنگی خان دواتر دەگەرم وڵای بەڕێز زۆر سپاسی جەنابەت دەکەین دواتر دەگەرم وڵای بەڕێز کاتی زیاد پێدەین کاک شێروان جەنابیشت بەخێر بێی بەڕێستان وەکو شارەزایەک لە کاروباری عێراق ئەو ئاڵۆزیانەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراق دەیان بینیت پێتان وایە لە چیوە سەرچاوی گرتووە بەرەو کوێ دەڕوات بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس و سڵاوی تایبەتم بۆ ڕەنگین خان ئەگەرچی باش تێ نەگەیشتین لەوەی کەوا وتی چونکە سەوتەکە ڕوون نەبوو بەڵام ئەوەی کەوا ئێستا هەیە ئێمە ئەبێت دووشت هەیە لێکی جا بکەینەوە ئەوەی کەوا ئێستا لەناو پەرلەمانی عێراقا هەیە جایە لەو هەنگاوانەی کەوا پێش دروستبوونی ئەم قەیرانەی ناو پەرلەمان ئەنرا ئەوەی کەوا لە ڕابردوودا هەبوو بریتی بوو لە دەستکاریکردنی حکوومەت لەژێر فشاری هەندێک ئایا سەدرەکانیان مقتەدا سەدر یان نێت و ویست و ئیرادەی حەیدەر عیبادی خۆی بۆ ئەوەی کەوا پەرلەمان مامەڵەی لەگەڵا بکە ئەو گۆڕانکاریە کە پێویستە دروست بکرێواتە بەنێتی چاکسازی ئەمەی کەوا لەناو پەرلەمانە هەیە ئەمە شپرزەیە ئەمە ئاشوگێڕیە ئەمە بێبەرنامەیە ئەمە بێ ئیدارەییشە یعنی هەموو ئەوانە وای کرد کەوا بێ ئیدارەیی و سەرۆکایەتی پەرلەمانی عێراق وای کرد کەوا ئەو قەیرانەی کە ئەبووە لەناو حکوومەتی بەغدادا بووایە بهێنرێتە ناو هۆڵی پەرلەمانی عێراق و طبیعی هەندێک کوتلەی سیاسیش هەن لە پشتەوە بەتایبەت دەوڵەتی یاسا ئەوانەی کەوا پشتی حەیدەر عیبادی ناگرن و ئەیانەوێت تۆڵی لێ بکەنەوە بەڵکو زیاتر بە فەرمانی نوری مالیکی ئەجوڵێنەوە ئەوانە زیاتر ئەیانەوێت ئەو بارودۆخە تێک بدەنواتە ئەوەی لەناو پەرلەمانە هەیە ململانەیەکی سیاسیە زیاد لەوەی کەوا چاکسازی بێ چونکە بە قەناعەتی من ئەو چاکسازی کەوا پێویستە لە عێراقا بکرێت ئێستا بەو پەرلەمانتارانە ناکرێت کەوا لەناو پەرلەمانە مانگرتوونیان تەنانەت مانەگرتوەکانیش بەڵێ ینی کەواتە پێ دوای هۆڵی پەرلەمانتارانی مانگرتوو بۆ مەسلەی چاکسازی نیە بەڵکو بۆ مەسلەی پەخستنی پەرلەمانە مەسەلەکە پەخستنی پەرلەمان نییە تۆڵەیەک بوو لە سەرۆکاتی پەرلەمانیان کردەوە واتە بیانوویەک بوو من دیسانەوە تاکید لەوە ئەکەم کەوا ئەجندای سیاسی هەیە لە پشت ئەم جوڵەوە سیاسەکە چییە؟ ئەوەی کەوا دوو ڕەوتی سەرەکی ئێستا هەن کەوا لە ناو ئەو مانگرتوەکانن دەوڵەتی یاسا لەگەڵ ئەحرار مقتەدا سەدەر سیاسەتی ڕوونە لە ساڵی 2023 و پاشان کە سیاسەتی تایبەتی خۆی بووە لە بەرامبەر ئەو ڕووداوانی کەوا لە عێراقا ئەبن یعنی هەمیشە لە هەگەڵی ئەکانی ترە هاودەنگ نەبووە و هەمیشە وای کردووەکەوە ئاژاوە لە ناو هۆڵی پەرلەمانی عێراقا دروست بێ سیاسەتێکی محەدەدی تایبەتی خۆی هەیە نیمچە سەر بەخۆیە بەڵام سەر بەخۆی تەواو نییە نوری مالیکیش ڕوونەکەوا چی ئەکا کوت سونەکان هەمیشە یەکدەنگ نەبوون بە هەر حاڵ بەڕای من ئەگەر ئەو دەڕۆژێکەوە دویاری کرا بۆ ئەوەی کەوا حەیدەر عیبادی حکوومەتەکەی یان ئەو کابینەویزاری ئەوێت دروستی بکات تەکنۆقراڵە یان هەر شتێکی تر لەلایەن پەرلەمانەوە بۆی دیاری کرا و دەڕۆژەکە تەواو بۆ حەیدەر عیبادی کابینەکەی نەهێنا ناو پەرلەمانی عێراق ئەلەو کاتە سەرۆکاتی پەرلەمانی عێراق هەڵوێستێکی تەکتیکیانەش بووایە بنواندایە تۆزە تند بووایە بەرامبەر بە حەیدەر عیبادی ئەو قەیرانەی ئێستا لە ناو پەرلەمانە هەیە بەو شکڵی ئێستا هەیە دروست نەبوو بەڵام لەبەر ئەوەی کەوا ڕێکەوتنێک لە نێوان کوت لە سیاسەکانە هەبوو سەرۆکاتی پەرلەمانی عێراقیش بەشێک بوو لەو ڕێکەوتنەی کەوا کرا لەگەڵ حکوومەتواتە لەگەڵ حەیدەر عیبادی ڕۆژێ دوو ڕۆژ پێش تەوابوونی مۆڵەتی دەڕۆژێکە ئەوە وای کرد لەوەی کەوا ئەوان وایان زانی سەرۆکاتی پەرلەمان دەستێکی هەیە مجاملەی ئەکا لەگەڵ حکوومەت بۆ دواخستنی ئەو چاکسازیەکەوە پێویستەکەەوە چاکسازی نییە لە ڕاستیە چونکە چاکسازی کاتە بەشێک لەو نائارامی لە ناو پەرلەمانی کە تۆ ناوت بێسەروبەرەیی ینی پێ دوای ینی پەیوەندی بە ئەوەیە کە سەرۆکاتی پەرلەمانی نێتوانێت ئیدارێکی باشی
ئەو بدات کە چۆن مامەڵە لەگەڵ چاکسازەکانی کابینەکەی عەبادی بکات؟ هۆکاری ڕاستەوخۆی گواستنەوەی پشێویەکە لە حکوومەتی حەیدەر عەبادیەوە بۆ ناو پەرلەمان دەستەی سەرۆکایەتی بوو کە وایان کرد بارودۆخێ بخڵقێنن ئەوانەی کەوا ئەجندای سیاسی یان تایبەتیان هەیە لە ناو پەرلەمانتارەکان بە ناوی مانگرتەوە بتوانن ئەو ئەجندای خۆیان تێبپەڕێنن. بەڵێ زۆر باشە کەواتە پێ وایە ئەمە لە ناو سونەکاندا لە ناو سونەکاندا ناوماڵیان پەر بووە بۆی ئەوەی کێسە لە پەرلەمانی عێراق ڕوودا ئەگەر بۆمان ڕوونکێت و ئێستا لە چۆن دابەش بوون سونەکان شیعەکان لە ناو پەرلەمان. سونەکان هەمیشە یەک نەبوون، هەمیشە پەرتەوازە بوون، هەمیشە چەند پارچە بوون و سەلیم جبوری کەەوە ئێستا نوێنەرایەتی کوتلەی دیالە ئەکا دیالە هەویەت و نایان اتحادی قوای عراقی بە عمومەن لە چوارچەوەی حزبی ئیسلامیە بە شێوەیەک لە شێوەکان ئەجوڵێتەوە هەمیشە جێگای قبولکردن نەبووە لەلایەن پارچەکانی تری سونەوە چونکە سونە کۆنە بەعسیەکانیان تایە هۆزەکانیان تایە ئەوانەی کەەوە قەبیلە بە شێوکی عەشیرەت مامەڵاکان حزبی ئیسلامیان تایە لایەنی کایان تیا هەیە هەندێکیان لەگەڵ ئەیاد عەلاویان ئەیاد عەلاوی تەوەجوهێکی لیبرالی هەیە هیچ پەیوەندی بە سونە و شیعەوە نییە ئەمە بووە بەڵام ئەوەی کەەوە ئێستا دروست بووە شیعە هۆکارێکی ڕاستەوخۆی ئەوە بووەکەوە ئەو هەڵەیە سەرۆکاتی پەرلەمان بقۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو شپرزێی و بشێوی و بێسەر و بەرەیەکەوە ئێستا لە ناو پەرلەمانی عێراق هەیە دروست بێ و شیعەش ئەم ململانەیان هەر بووە بەڵام لە چوارچەوەی سەرۆکی کوتلەکانە ئێستا زەق بووەتەوە شۆڕ بووەتەوە بۆ ناو پەرلەمانەکان و ئەگەر ئێران نەبێ شیعە زۆر دژوارتر ئەبێ لە سونە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز دەگەر بگرێنەوە لای ڕەنگین خان. ڕەنگین خان کەواتە هۆکاری ئەوەی کە ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی سەرۆک کۆمار کورد لە سیاسەکانی پەرلەمان کۆبوونەوە یعنی هۆکارەکەی شکستی پەرلەمانی عێراق دەگەڕێتەوە بۆ پەرلەمانتارانی مانگرت و کە ویستیان فێڵ لە کورد لە سیاسەکان بکەن. پرسیارەکەت باش نەگەیشتە من عەفو. بەڵێ سەبارەت بە شکستی پەرلەمانی عێراق کۆبوونەوەی ئەمڕۆ هۆکارەکەی مانگرتوانە یاخود کورد لە سیاسەکانی دیکەیە؟ لەبەری کێشەکانی ئەمڕۆ هۆکارەکەی پەرلەمانتارانی مانگرتووە لە ڕاستیە پەرلەمانتارانی مانگرتوو شەگەڕێنەوە بۆ کێ بۆ کوتلەکانیان ئێمە بگەڕێنەوە بۆ ئەم کوتلانی کە ئێستا بوونەتە هۆکاری ئەم شێوەی کە برای بەڕێزم پاکشەروان جوان بۆنی کردەوە ئەو فەوزای و ئەو سەرلێشاوی کە ئێستا ئەم بۆ دروستیان کرد سەرەکەن سێ قوتبن تیاری فەضیە و مالیکیە و ئەیاد عەلاویە ئەم سێ قوتبەی کە بە بەردەوامی لە ناڕۆکیا بوون بە بەردەوامی خۆیان کێشەی شەخصیان لەگەڵ یەکتریا هەبووە یعنی فێری کە بەرنامەی هەرسێکیشیان جیاوازە ئەگەر ئێمە دراسەیەکی بەرنامەی ئەم شێوانی ئەمڕۆ بکەین و تێگرانی سەر لەبەری جەلسەکە و شکاندن پێش خەرەکەی سەرۆ کۆمار ئەگەڕێتەوە بۆچی تیاری سەدی بەرنامەیەکی خۆیە کە ئەوش ئەوەیە قسەی لەسەر جادە و لەسەر شقاما نەشکێ لەبەری ئەو خاوەنی خۆپیشاندانی ملیێنی و خاوەنی ئەوەیە کە هاوڵاتیانی هێناوەتە سەر دیوارەکانی خەزرا و خاوەنی ئەوەیە کە خۆی موقیفی وەرگرتومانی گرتووە لەناو ناوچەی فەوزا و چەند ڕۆژێک لەوێ ماوەتەوە ناوێ قسەی بشکێ و هەروەها مالیکی ئەوێ تۆڵی خۆی بکاتەوە لەوەی کە لوتی شکێنراوە بەڕاستی لە ناو حکومەتەکەیە و هەروەها ئەیاد عەلاوی ئەوێ کودەتایەک بەرپا بکە دوجار ئەم سیانە یەکیان گرتووە کە هەمویان خاوەنی بەرنامەی دژن بەڵام بەپی بەرژەوەندەکانی خۆیان بەڵام لە یەک ئامانجایە کە گرێتەوە کە ئەویش ئەوەیە تۆڵی خۆیان لە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران یاخود بەگشتی لە ئەنجومەنی نوێنەران بکەنەوە بۆیە بەبوونیایەوە مانگرتووەکان هۆکاری پشێویەکانی ئەمڕۆ و ڕۆژەکانی ڕابردووشن هۆکاری ئەوەن کە هەموو ئەو نەهامەتی و هەموو ئەو کەمتەرخەمیانی کە حکومەتی عێراقی لە چەند ساڵی ڕابردووە کردوێتی گۆڵەکەیان زۆر بە عاقلانە و بە سیاسیانە هەڵا خستێنە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کە ئەتوانم بڵێم کەمترین ناوەند بۆ یاخود کەمترین سەرۆکایەتی بۆ کە گلەی لەسەر بۆ هەتا ئێستا چ لەلایەن خەڵکیەوە چ لەلایەن دەسەڵاتەکانەوە چکە ئەنجومەنی نوێنەران معنی نییە بە ژیانی خەڵک بە ژیانی ڕۆژانی خەڵک ڕاستە معنیە بە تایبەتمەندە بە ڕێخستنی ژیانی خەڵک لە ڕێگەی دانانی یاسا و مڕاقەبەکردنی دەسەڵاتی جێبەجێکردنەوە بەڵام ئەوەی کە خەڵکی بۆی هاتە سەرجادا ئەوەی کە خەڵکی داوایە کرد لە ماوەکانی ڕابردووە بەستم خۆپیشاندەرانی پێشووە لەبەروی ئەم خۆپیشاندەرانی کە ئێستا لە سەرجادن و لەسەر دیوارەکانی خەزران زۆر جیاوازن لەو خۆپیشاندانە مەدەنیانی کە ماوەکانی ڕابردوو لە سەرجادە بوون مەرامەکانیان و هەدەف و ئامانجەکانیان زۆر جیاوازە
ئەوان داوای چاکسازیانە کرد لە ژیانی ڕۆژانەیان لە کارەبا لە ئاواری لە موچە لە مافە سەرەتایەکانی هاوڵاتی بوون لە وڵاتەیە بەڕاستی داواکاری خۆپشاندەران لە سەرجادە ئەوە نییە بێن دەموچاوی سەلیم جبوری بگۆڕن و دەموچاوی شێخ مام حەموودی و شێخ ئارام بگۆڕن دوجار بە گۆڕینی دەموچاوەکان هیچ گۆڕانکاریێک لە سیاسەتی ئێستای عێراقا لە سیاسەتی بەڕێوەبردننی عێراقا ڕوونایە بۆکو ئێمە پێویستمان بەوە هەیە لە ڕێگەی بەرنامجی تۆکمە لە ڕێگەی پەروەردەوە عەقڵیەتی بەڕێوەبردن ئالیەتی بەڕێوەبردن لە وڵاتەیە بگۆڕین چەندین ساڵە لە سەردەمی حکوومەتەکانی مالیکیە دوو کابینەی وزاری بەڕێز مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بە وەکالەت سەرۆکی بەشێک لە وەزارەتە گرنگ و حساسەکان بووە چی کردووە بۆ عێراق چی کردو بۆ شەقامی عێراقی چی کردو بۆ ئامانداری کە ئێستا لە ڕێگەی چەند کاڵسام و چەند ساڵێکی ناسیاسی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیەوە بەکاریانهێنێ وەکو ئالێتێک و ئەنجومەنی نوێنەرانە لە کاتێکا دروست بکەن لە کاتێکا کە عێراق بە دۆخێکی نەخوازراوی ئەمنیاتێ دەپەڕێ لە کاتێکا ئێمە شەڕ بەرۆکی عێراقی گرتووە لە کاتێکا لە سەردەمەکەی مالیکیە سوپاکەی مالیکی کە ئێستا داوای چاکسازیەکە بەرگەی سعاتێکی شەڕی داعشی نەگەن ئایا ئەمانە یعنی ئەبێ خەڵک واعی بێ ئێمە دیعای ئەوەتی خەڵک واعیە بەڵام دیارە ئێشتا زۆرینەی خەڵکی عێراقی بەدەر لە هەرێمی کوردستان ئێشتا ناواعین و هەروەها وابەستن بە هەنێشتی لاوەکی کە بە دوای ئەم شخصاناکەون بە ناوی کرد و ئەمانە ئیستیغلال کراون بە ناوی مەرجعیەت و بە ناوی ئاینە و تەنانەت پیرۆزیەکانی ئەم وڵاتەشیان ناشرین کردو و هاتوون لە چوارچێوەی بەرژەوەندیەکی شخصی کە زۆر بە واضحی دیارە ئەمانە مەرامی شخصیان هەیە ئەمانە تۆڵەسەندنەوەیان هەیە ئەمانە تا ئێستا لەگەڵ ڕژێمی فاشی ئێرانە ئەوەی کە بەرامبەر بە کوردەکانی کە چی جیاوازی هەیەکی ئێستا لە ساحەکانی ئێرانە هاوڵاتی کوردیەکان بە پەتی سێدارەوە ئەکرێنەوە تا لە ساحەی تەحریریشە پەتی سێدارە هەڵبراوە پەتی سێدارێ بۆ کێ سوێنێ بۆ من و بۆ تۆ بۆ هاوڵاتی عێراق سوێنێ بۆ هەموو ئەو مدیرانەیە سوێنێ بۆ هەموو ڕئیس لیژنەیەکە کە بەگوێی ئەم سێ تەیارە ناکەن سوێنێ بۆ هەموو هاوڵاتیەکە کە داوای خۆپشاندانی ئازاد و مەدەنیاناکە دەبێ خەڵک بە توێژەرەوەکان و سیاسەکان لەو مەرحەلەیە تێپەڕێنن کە ئەمانە داوایەکەن داواکاری ئەمانە داواکاری شخصیە جارێکی تر بەرەو هەڵگێربردنی ئەم وڵاتەیە لەبەرەوەی هەموو ئەوانی کە داوایەکەن لە ڕۆژی خۆیان لە حکما برووک و ئاماژەم پێکرد مالکی دوو کابینەی وزاری خۆی خاوەنی ڕەش و سپی ئەم وڵاتە بۆ چی کردووە وەرە سێری شەقامەکان و سێری ژیانی ئەم خەڵکە بکەم بزانم چی بۆ خەڵک کردووە تا ئێستا بێ ملی ئەنجومەنی نوێنەران بشکێنێ و داوای گۆڕینی سەلیم بکا بۆ و ئارام و هەمان بۆ زۆر باشە ڕەنگی تر ئایا ئەمانە چ گۆڕانکاریێک ڕوەکەن لە ساحەی سیاسی عێراقیە زۆر باشە ڕەنگی خان ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکانمان بدەیتەوە چونکە پرسیاری زۆرمانەیە لەسەر ناکۆکیەکانی ناو پەرلەمان سەبارەت بەوەی کە بۆچی مەسەلەن ئەمڕۆ کۆبوونەوەکەی پەرلەمان تێک چوو ینی لە کاتێکە زۆربەی پەرلەمانتارن لە ناوهۆڵی پەرلەمان بوون هۆکارەکەی لەسەر چی بوو لەسەرەوەی کە کێ سەرۆکایەتی دانیشتنی پەرلەمان بکات وەلو دەنگەکە زۆر بەباشی ناگاتە من بەڵام هۆکاری تێکچوونی دانیشتنی ئەمڕۆ لە دوو هۆکار بوو یەکەمیان لە سەرەتای دەستپێکردنی جەلسەکەوە نیفاق تەواو نەبوو ئەوان وتیان تەواو بووە یعنی مقرر کە ڕای گەیاند کە بەڵێ ئەوە ڕێژەی پێویستی لە ئامادەبوونی ئەندام پەرلەمان تەواو بڵام لە کاتێکا لەسەر شاشەکە لە بەردەممان نووسراوە 157 ئەندام پەرلەمان ئامادەبووە کە ئەمە نیسابی قانونی نیە دووەم بەپێی ڕێکەوتەکە یاخود بەپێی دەستپێشخەریەکە ئەبوو کەسێک سەرپەرشتیاری جەلسەکە بکا کە متفق بوون لە دەرەوەی هۆڵەکە لەسەری ئەویش سعدون دلێنیە بەڵام مقرر بڕیاری ئەوەیە کە ئەحمەد جەنابی جارێکی تۆکو جەلسەکانی پێشووتر سەرۆکایەتی ئەم جەلسەیە بکا و ئێمە بۆیە بڕیاری ئەو چوونە دەرەوەیەماننا و لەوەش ناشرینتر کە ئەوان استیغلالی نیازپاکی ئێمەیان کرد بەسم کە ئەڵێن ئێمە هەر کوت لە کوردستانەکانی بەڵکو هەموو ئەو کوت لە شیعە و سونیانی کە لەگەڵ بەرنامەکەی ئێمە یابوون و دژی مانگرتوەکان بوون ئەوە چاڵ هەڵکەندنی بوو بۆ نیسابی خۆیان تەواو بکەم و هەروە ئەمە شکاندنی ئەو مبادرەیە بوو و شکاندنی ئەو ئیتفاقە بوو کە لە دەرەوەی هۆڵەکە کرابوو و شکاندنی ئەوە بوو کە دوو کەسایەتیەکەیان گۆڕی بوو کە ئەو کەسە ینی ئەوەی کە خۆیان ویستیاندایاننا بۆ ئەوی سەرپەرشتیاری جەلسەکە بکە و ئەمەش نیگەرانیەکەی زیاتر کرد ئەوەی کە ئێمە هەستان چینە دەرەوە بە چەپڵە ڕێزان چەپڵیان بۆ ئەوە لەیە کە ئێمە بچینە دەرەوە کە
ئەوە عقليەتی چاکسازیە، ئەوە عقليەتی شەراکەتی وەطەنیە، ئەو مەجلیسی نوابەیە کە ئەو کاڵفامانە تێدا نوێنەرایەتیەکەن کە بۆ چوونە دەرەوەی بەشێکی هەرە زۆری مکەونات و هەروەها نوێنەرانی شعبی عێراقی و بە هەموو کاکەکانیەوە سوننە و کورد و شیعە و هەروەها مەسیحی و برادرانمان لە مکەوناتی تر کە لەگەڵمانە بوون ئێمە کە چوینە دەرەوە بە چەپڵە ڕێزان ئایا ئەمە عقليەتی گۆڕینی سیاسەتی وڵاتە؟ ئایا ئەمە ئەو عقلێتیانێک کە داوای چاکسازیەکەن لە وڵاتە؟ بەڵام ئێمە ئەو مەسجەمانیا پێیان کە هیچ کاتێک بەبێ بوونی کورد نە شەراکەتی وەطەنی نە هیچ کابینەیەکی حکومەت سەرکەوتووە بێ نەبووە و نە ئەژبێ لە داهاتوە. بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز سوپاس دەکەم کاک شیرۆن بێم و لای بەڕێز سەبارەت بە ئەوەی کە ئێستا بازوو دەکەی کە پەرلەمانتارانی کورد بایکۆتی دانیشتەکانیان کردووە تاوەکو ئەوەی کە شەرعیەت بۆ پەرلەمان دەگرێتەوە. پێ دوای بایکۆتکردن شتێکی باشە بۆ قۆناغە کورد بایکۆتی پەرلەمان بکات؟ نا پەرلەمانتارانی کورد بایکۆتی پەرلەمانیان بایکۆتی دانیشتەکانیان کردو بەڵێ لە بەغدا؟ بەڵێ بایکۆتی ئەو بایکۆتی دانیشتن نییە چونکە ئەبێ جارێت و بڕیاربەی کامیان دانیشتنە. ئەوان هەر کاتێک ئێستا بەلای ئەوانەوە بە شێوەیەکی عام تا ئێستا دەسەی سەرۆکاتی بریتە لە سەلیم و ئارام و هومام. هەر کاتێک ئەم دەستی سەرۆکاتی داوای دانیشتیان کرد و ئەمان بایکۆتیان کرد ئەو کاتە تۆ ئەتوانی بڵێ ئەمانە بایکۆتیان کردووە بەڵام ئێستا دانیشتێکی وانە تا تۆ بڵێ وڵا پەرلەمانتارانی کورد بایکۆتیان کردووە یاننا. بەڵێ بەڵام ئەمڕۆ لە کۆبوونەوەکە کشانەوە باسییانەوە کە تاوەکو شەرعیەت نەگەڕێن ئەوان بەشداری دانیشتەکانی داهاتووی پەرلەمان ناکەن. ئەوە سیاسەتی ڕسمیە و ئەوە تەنها هەڵوێستی کورد نەبوو ئەوەندە من ئاگام لێبێ ئەوە لەلایەن سەلیم جبوریەوە تعلیق الجلسات البرلمان حتى إشعار آخر هەتا ئەو کاتێکەوە ئەگەنە لێک تێگەیشتنێک ڕێکەوتنێک لەگەڵ ئەوانەی کەوا خۆیان بە پەرلەمانتاری مانگرت و ئەزانن. زۆر باش سەبارەت بە ئەگەر کورد بکشێتەوە بە شێوەیەکی کاتی قسە لەسەرەوە بکەین چونکە ئەمڕۆ سەرۆکی فراکسیۆن کۆمەڵ باسشی لەو کرد کە ئەوان بە شێوەیەکی کاتی مەسەلەن دەکشێنەوە تا ڕێگە چارەیەک کورد بەشێک نییە لەو کێشانە پێ دوایە کورد بەشێک نییە لەو ئاڵۆزیانەی پەرلەمانی عێراق پێویستە کورد چ ڕۆڵێک ببینێ ڕۆڵی بێلایەن یاخود لەیانداری. ئەمە مەسئلەیەکی ترە بێگومان ئەوەی کەوا ئێستا ڕوو ئەدا لە ناو پەرلەمانی عێراقا لە دووریان نزیک هیچ پەیوەندێکی بە کوردەوە نییە و هیچ پەیوەندێکیشی بە داوا نیشتیمان و نەتەوایەتەکانی کوردەوە نییە کەوا ون بوون و دیار نین داپۆشراون ئەوەی کەوا بووە قەیرانی بووە لە نێوان لە ناو حکوومەتی عێراقی بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەی لەگەڵا کرا کاتی مامەڵەی لەگەڵا کرا قەیرانەکە هاتەوە پەرلەمان ئەوەی کەوا هەیە ململانەی شیعە سنة الشيعية أو كواهي في شادي مقتدى صدر لسر حكومة بيلاني نوري مالكية لحيدر عبادي شبرزية كلنا وبرلمانا قيرانية كلنيوان عرب كان أخوانا هي كرد أو كوا بيكا برلمانتاري كرد بو أولنية كواشتي كان دس بكوي كوا للرابورد دسان كوتو أيانا خويان ببارزن واتا أو شبولي كوا إسا برلماني عراقو حكومتي حيدر عبادي قرتوتا وأمانيش لقل خويان رانا مالي واتا هلو استي كرد استا تنها بارزگاري كرنا لو بونا لاوازي كوا هي بو أوي كوا زيادة لاوازنا بينك دس كوت نشتكي تر يعني كدو قرانكاري كاني برلماني عراق أوي كمان قرتوان داوي دي كان لبرجوندي كردانية ئەوەی کامان گرتوەکان داواکەن لە بنوە ئەزانم هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ یعنی تۆ ئێستا ئەگەر مەسەلەکە بتەوێ بڵێ چاکسازیە خۆی دوو شت هەیە هەڵوێستی سیاسی و ئەوەی کامان گرتو داوای ئەکایان ئەوەی کەوا داواکرێ هەڵوێستی سیاسی کورد لەوایە بەرژەوەندەکەی لەوایەکەوە بە یەکدەنگی یەک پارچەیی بمێنێتەوە بۆ ئەوەی کە بۆ ئێستاش ئەو یەکدەنگیکەوە لە بەغا هەیە هەر ئەوەیە بۆ ئەوەی کە ئێرادەی نوێنەرایەتیکردنی کورد لە بەغدا لەلایەنە سیاسی کوردستانەکان نەسەنرێتەوە واتە حەیدەر عیبادیان هیچ لە هەر لایەنێکی تر بەڕاستەوخۆ لە باتی لایەنە سیاسەکانی کورد لە عێراق یان ئەوانەی کەوا لە ناو پەرلەمانە هەن نەتوانێت نوێنەر بۆ نوێنەری کورد لە حکوومەتەکە یان لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان دیاری بکە بەڵکو ئەمان شەڕی ئەوە ئەکەنکەوە ئەمان نوێنەری شەرعی هەرێمی کوردستانیان دانیشتوانی کوردستانن لە بەغدا ئەمان شەڕی ئەوە ئەکەن زیاتر بەڵام ئیتر مانگرتوەکان ئەوەی کەوا داوای ئەکەن ئەگەر مەبەست چاکسازی بە هیچ پەیوەندێکی بە کوردەوە نییە و بە هیچ شێوەیەک لە شێوەکان چاکسازی بەوە ناکرێت و ئارام لابەی بۆ نمونە حەسەن لابەی حسێندانەی بەڵام بە هەمان سیستەم بە هەمان عەقڵیەت بە هەمان ئیدارە ئێمە پێش ئەوەی کەوا ئەم قەیرانە بخڵقێ بۆ نمونە کاتی حکوومەتی نووری مالکیمان هەبوو هەمووی جەختی لەسەر ئەوە ئەکردەوە کەوا ئەبێ نابێ نووری مالکی جارێکی کە ببێتەوە بە سەرۆکی حکوومەتی عێراقی و ئەبێ بەشێ لە چاکسازی عێراق بریتی بێت لە نەهاتنەوەی نووری مالکی باشە بە ئەو وەزیرە کۆنەکانیش نێنەوە سەر لە نوێ ئێستا ئێمە حکوومەتی حەیدەر عیبادی هات یعنی کۆ
دەنگیەکی زۆر نادیری هەموو عێراقی لە پشتەوە بوو کاتە حەیدەر عیبادی هات. ئێستا حکوومەتەکەی فاسید و بێتوانە و بێدەسەڵات و شکست خواردووە. ئەڵێن باشە باجارێکێکە حکوومەتێکی کە تشکیل بینەوە ئەم بەمانە چاکسازی ناکرێت. چاکسازی لەناو پەرلەمانە بەلابرنی دەستەی سەرۆکایەتی ناکرێت. ئەم دەستە سەرۆکایەتیە ساڵ و نوێک 2 ساڵە. ئەی پێش ئەمە پەرلەمانی عێراق هەروانە بوو ئایا ئەوانەی کەوا دێنە شوێنی ئەمان لەمان باشتر ئەبن هەموو ئەو گەندەڵی و قەیرانی گوتوان بۆ پەخستنی چاکسازەکانی حکوومەت ینی دروستنەوەی چاکسازەکان لە حکوومەت بوونەوە نەخێر ئەوانەی کەوا مانیان گرت دژ بە سەرۆکاتی پەرلەمان بوو چونکە سەرۆکاتی پەرلەمان هەڵوێستی نەبوو بەرامبەر بە تەواوبوونی دەڕۆژەکەی کە دیاری کرابوو بۆ حەیدەر عیبادی و ئەوانش کەوا ئەجندای تایبەتی سیاسی خۆیانیان هەیە لە ناو شیعەکان ئەویان خۆستەوە بە هەلێک بردیان ئەو پشێوەیان دروست کرد. ئەگەر حەکیمانەتر مامەڵە بکرا ئەمە دروست نەبوو. بەڵام ئەگەر تۆ بتەوێت چاکسازی بکەی بۆ نمونە ئێستا سەری زمان و بنی زمانی ئەوانەی کەوا داوای چاکسازی ئەەکەن ئەڵێن تائیفێت نمێنێ نییە. ئێستا ئەوان بە گوێرەی مادەی یانبرگەی 11 و 12 پێڕە و پرۆگرامی ناوخۆی پەرلەمانی عێراق دەستەی سەرۆکاتیان نابردۆ. هەر ئەو مادانە خۆیان دەڵێن دانانی دەستەی سەرۆکایەتی نوێ بە گوێرەی پاراستنی تەوازوناتی نێوان کوتلە سیاسەکان ئەبێ کەوا بوو هەر خودی ئەو مادانە شەرعیەت نادا بە ئەوان کەوا لە خۆیانەوە بێن دەستەیەکی سەرۆکایەتی خۆیان سەربەخۆی خۆیان دابنێن بەڵکو هەر بە گوێرەی ئەو خودی مادەی 11 و 12 ئەبێ کوتلە سیاسەکان جارێکی کە بە گوێرەی تەوازونات و هاوسەنگی سیاسی نێوان یان پەرلەمانی ژمارەی نێوان خۆیان بێن دەستەیەکی تری سەرۆکایەتی دابنێن. ئەمە لەلایەکی تر ئەوان دانەوێت بەم حاسەسە نەمێنێ یان سەرچاوی گەندەڵی لە عێراق محاسەسەیە. باشە یەکێ پرسیارە لە یەکیان بکە قبول ئەکەن سەرۆک و وەزیران کورد بێ بۆ نمونە قبول ئەکەن سەرۆک و وەزیران عەرەبی سود نەبێ بێگومان بە هیچ شێوەیە قبولی ئەوە ناکەن چونکەوە حتا دەستوریش بە شێوەیەدا ڕێژراوەکەوە ئەوە بپارێزێ با بزانین لە ئەمە من لێرەیە بەرگریکردن لە مانگرتویان لە مانگرتو نییە ئەمانەوە مەسەلەکە ڕوون بکەینەوە کاتێکەوە ئەو دانیشتیان کروتیان ئێمە دەستەی سەرۆکاتی پەرلەمانمان لە کار لادا لە دانیشتنی داهاتوو دەستەیەکی نوێدانین حاکم زاملی هەر خۆی هاتووتی ڕاستە محاسەسەی سیاسی نییە بەڵام حقوقی مکەوینات پارێزراوە کەواتە هەر ئەو پێکاتەی ئێستا لە دەستی سەرۆکاتی پەرلەمانە هەیە هەمان پێکاتە ئەبێتەوە بەڵام شخصەکان ئەگۆڕێن ئەمە چاکسازی نییە کێ ئەوێ سونە لە سەلمجبوری باشتری تایە بۆ نمونە یعنی کێ ئەڵێتەیەتی لەوانەیە سەلمجبوری باشترین پەرلەمانتاری سونە بێت لەناو پەرلەمانی عێراق. زۆر باشە دواتر گرم وڵای بەڕێز کاکشیمان کاک ڕەنگی خانەگەر بگرێنەوە لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە ئێستا کورد بۆچی بایکۆتی دانیشتەکانی کە دەمڕۆایە ئەو بایکۆتی دانیشتنای کوشانەوە لە دانیشتەکانی پەرلەمانی عێراق لەلایەن لیستە کوردیەکانەوە تاکەی دەبێت. نەخێر ئێمە بڕیاری بایکۆتی دانیشتنمان نەیاوە ئێمە لە دوای ئەوەی کە سەلیم جبوری هاتە کوتلەی تەحالوفی کوردستانی ئەوەی ڕاگەیان کە دانیشتەکان تعلیقی دانیشتنی پەرلەمانەکرێت تاکو هێوربوونەوەی ئەم وەزعا بۆی ئێمە شەکو فراکسیۆنە کوردستانەکان بڕیاری ئەوەماننا بگەڕێینەوە کوردستان تا ئەو کاتەی وادەیەک بۆ دانیشتنەکانی پەرلەمان و یاخود ئەم کێشانێکی کە ئێستا هەیە بەلایەکدا دەکەوێت و بەرچاومان ڕوو نەبێ نەک ئەوەی هەموو ڕۆژێک لە ناو ئەنجومەنی نوێنەرانە چاوەڕێ ئەوەی ئەو بکەی کە گۆڕانکاریەک ڕووباوە یاخود دانیشتنیەک یاخود جەلسەیەک ببەستێ و دواتر نەبێت بۆیە بڕیاری ئەوە درا بگەڕێینەوە هەرێمی کوردستان کە دوازار ئەم گۆڕانکاریانە جگە لەوەی ئێمە وەکو متەونات وەکو کورد وەکو پێکهاتی دووەم لە عێراقا جگە لەوە هیچ شتێکی تری بۆ کورتیانیە بەڕاستی دەبوو کورد هەر بە دوور بووایە لەم کێشانە و تا ڕادەیەک ئێستا دوورە پەرێزیشمان پاراستووە ئێمە بۆمان باش نییە خۆمان پێین بە قەزیەی شەڕی شیعە لەگەڵ شیعە شەڕی سونە لەگەڵ سونە ئایا شیعەکان کێشەیان لەگەڵ سەلیم جبوری هەیە سونەکان هەنێکیان ئەسڵ ئەم کێشەیە بەشێکی زۆری پەیوەندی بە سونەکان خۆیانەوە هەیە کە بەشێکی زۆریان داوای ئەوە ئەکەن کە سونە بگۆڕێکەوە ئەمە کێشەیەکی ناوخۆی خۆیان ئەتوانم بڵێم کێشەکە بچووکیش بکەمەوە بۆ کێشەی شخصیشی تێکەوتووە یعنی تەنانەت بیزاعاتی شخصی ئەندامێک بەتەمای ئەوە بووە پۆستێکی وەزارەت وەربگرێ وەری نەگرتووە نەیدراوەتی ئێستا تۆڵەکەی لە سەلیم جبوریە کاتەوە لە شێخ هومام حەموودیە کاتەوە یعنی کێشەکان زۆر زۆر شۆڕ بوونەتەوە بۆ ئاسی زۆر زۆر خوارەوە بۆیە پێم باشە کورد دوورە پەرێز بێ و پێم وایە هەر ئەوەشمان پاراستووە ئێمە دوازار جگە لەوەی کە تەمەسک بەوە بکەین ئێمە مافی خۆمانە کاندیدی خۆمان دیاری بکەین لە هەر کاتێکە
گۆڕانکاری ڕووبا یا ڕوونەیە وەڵا بزانم زۆر ڕوون و ئاشکراش بوو کە بڕیاری قیادەی کوردی ئەوە بوو ئێمە پشتیوانی لە هەموو چاکسازیەکەکەین کە ئەم وڵاتە لە هەڵدێرەوە ببا بەرەو سەرکەوتن و بەرەو کەوتنە سەر ڕێچکەی بەڕێوەبردنێکی سەلیم و ئاشکرا و هەروەها شەفافیت بەڵام لە هەمان کاتا ئێمە تەنیا لەو دوو قسەیە خلافمان هەبووە لەم چاکسازیانی کە ئەم دوایەی کە بەڕێز حەیدەر عەبادی سەبارەت بە کابینە وەزارەتەکەی خورد گۆڕانکاری وەزارەتەکان ڕایگەیان ئەوش ئەوە بوو کە ئێمە لەگەڵ گۆڕانین بەڵام گۆڕانێک کە ئێمە خۆمان بیکەین تحدیدی جێگرەوەی ئەو وەزیرانەی کە هەیە ئێمە خۆمان مافی ئەوەمان هەبێت لە دەرەوەی زۆر باشە ڕەنگی لە دەرەوەی ئەحزابەکان کەسێکی تر ئەو مافەی نەدرێتێ بێ لەبری ئێمە کاندیدمان بۆ دیاریکا لەبەرەوەی ئەگەر ئێمە لە مەرحەلەیە ئەم تەفویضە یاخود ئەم مافەی خۆمان بین بە کەسێکی تر ئەو بۆ قەڵیە هەرە گەورەکان و بۆ مەرحەلەکانی داهاتوش ئێمە بەو شێوەیە فرامۆشەکرێن و ئیستیغلالەکرێن و لەبری ئێمە بۆیان هەیە قرار بن من پێم وایە تەنیا لەو نوقتەیە کورد بۆی هەیە تەمەسک بم وەس ئەوە بکا و هەڵوێستی هەبێ دەناتە ئەو کاتەی پزیسکی ئاگرەکە لە ئێمەوە دوور بێ من پێم باشنی ئێمە وەکو کوتی گەورێک لەم عادەیە دوجار ئەمە ساختکردنەوەی حساباتی کۆنە تەفسیاتی حسابی سیاسی کۆنە لە نێوانی شیعەکانە زۆر بە تایبەتی ولا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە دەیانێت ساخی بکەنەوە و دەنا لەمە بەدەتی شتێکی تر نییە. بەڵێ زۆر باشە ڕەنگی خان سەبارەت بەوەی کە بەرز باس لەو کرد سەرجەم پەرلەمانتارە کوردەکان بڕیارە ئەنداوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان یعنی کەواتە تاکەی ینی دەگەڕێنەوە بۆ بەغداد جارێکی تر ئەمە گەڕانەوەیکی کاتیە خود گەڕانەوەیکی یەکجاریە نەخێر گەڕانەوەیکی کاتیە گەڕانەوەی یەکجاری بڕیاری گەورەی ئەوێ بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردی ئەوێ ئێمە بە شێوەیەکی کاتی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان تا ئەو کاتی ئەم کێشەیە دەکەوێت بەبارێکە ئایا تەواو لە دەرزانی متمانەی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی پێشوو و احترافکردن بەوەی کە ئەم پەرلەمانە ناشەرعی کە ئێستا هەیە بە شەرعی بکرێت بۆ ئەمەش پێم وایە باشترین ڕێگاچارە محکەمەی ئیتیحادیە دادگای فیدراڵی ئەو مافەی هەیە و ئێستا هەموو زەختەکان لەسەر دادگای فیدراڵیە بۆ ئەوەی جلسەکانی ڕابردوو بە تایبەتی جلسەی دانیشتنی ڕۆژی پێنجشەمە هەڵبوەشێنێتەوە لەبەرەوەی مەبدەیەک هەیە لە یاسایە مابوونی عەلابات و سەهوە باتڵ هەر شتێک لەسەر شتێکی بێبنەما باتڵ بنیاد بنبێ ئەوەش هەر باتڵە بێ بۆیە پێم وایە لەسەر ئەم مەبدا ئێستا دادگای فیدراڵی ئەو مافەی هەیە کە ئەم کێشەی یەکلایی بکاتەوە لەسەر ضوئی ئەو بڕیاری لەسەر ڕۆشنایی ئەو بڕیاری کە دادگای فیدراڵی دەری ئەکا پێم وایە لایەنەکان بەرچاویان ڕوون ئەبێ بۆەوەی کە اعتراف بە دەستەی سەرۆکایەتی پێشوو بکرێەوە یاخود شەرعیەت بودێ بم دەستە سەرۆکایەتیە تا کاتی یەکلایی بوونەوەی ئەم کێشانە ئێمە وەکو کورد بڕیاری گەڕانەوەمان ناوە بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە ئێمە ئیتر ئاگامان لە گۆڕانکاریەکان نەبێ نەخێر بەڵکو ئێمە وەکو خۆمان خات و ئاڵا لێرە دەمێنێتەوە لەناو گۆڕانکاریەکانە ئەبێ لەبەرەوەی لە هەموو حاڵەتێکا ئێمە وەکو کورد پێویستمان بە ئامادەگی هەیە لەو گۆڕانکاریانی کە ڕوئەیە لەبەرەوەی ئێمە خۆمان موجودین دەیانێت باز بە سەرمانە هەڵبەنجا چدای لەو کاتەی ئێمە ئەم وەزعە فرامۆش بکەین و بگەڕێنەوە و خەمسادی تیا بکەین بەڕاستی نەک فرامۆشمانەکەن و باسمان بەسەرا هەڵ ئەیەن زۆر ئاسایی بەلایەنەوە خەدریشمان لێ بکەن. زۆر باشە سەبارەت بەرز باسی دادگای فیدراڵی کرد تاکو ئێستا هیچ کام لە لایانی مانگرتوان یاخود ئەوانەی کە مانیان نەگرتووە پەنایان بردووە بۆ دادگای فیدراڵی چکە وتەبێژی دادگای فیدراڵی باسی لەوە کرد تاوەکو کەسێک سکاڵا تۆمارنەکە دادگای فیدراڵی ناتوانێت ئەو کێشەی کامیان یاسایی سەلیم جبوری یاخود دەستەی مانگرتووان پێ دوایە دادگای فیدراڵی بێلایەن دەبێت لە یەکلاکردنەوەی ئەم پرسە بە دڵنیاییەوە دادگای فیدراڵی ئەو مافەی هەیە ئەو پرسە یەکلایی بکاتەوە دادگای فیدراڵیش ئاشکرایە هەتا داواکاری نەچێتە بەردەمی ئەو مافەی نییە کە لەسەر هیچ قەڵبیەک کار بکات و من ئەمڕۆ لەلایەن سەرۆکی فراکسیۆنەوە ئەوم پێ ڕاگەیەنرایە خود ئەوە ڕاگەیەنرا ئێمە ئەو پرسیارەمان کرد کە ئایا تا ئێستا هیچ لایەنێک لەم دوو لایەنە پەنای بردووەتە بەر دادگای فیدراڵی ڕایان گەیاند کە بڵێ سەلیم جبوری پەنای بردووەتە یاخود داواکاری پێشکەش بە دادگای فیدراڵی کردووە بۆ ئەوەی کە یەکلایی بکاتەوە کە ئایا دانیشتنی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو نیساب نەبووەتیایە یاخود هەبووەتیایە ئەوە مافی دادگایە بە وەسیلەکانی خۆی یەکلایی بکاتەوە و هەر بۆ ئەو مەبەستەش پێماوێت قائیمەیەک ئامادە کراوە بۆ ئەوەی ئەو ئەندام پەرلەمانانی کە ڕۆژی پێنجشەمە نەچوونەتە ژوورەوە واژۆی بکەن وەکو دەلیلێک بۆ ئەوەی ڕێژەی بەشدار بوو و ڕێژەی بەشدار نەبوو
یەکلایی ببێتەوە ئەوان تەمەسک بۆ ئەکەن مانگرتوەکان ئەڵێن ئێمە ڕێژەی یاساییمان هەبووە ئێمەش وەکو ئەوانی کە دژی مانگرتوەکانی دەڵێن نەخێر ڕێژەی یاسایی نەبوو بۆیە باشترین دلیل پێم وایە هەموو ئەو ئەندامانی کە ئەڵێن نەچوینەتە ژوورەوە لەسەر قایمەیە گواژەی بکەن بۆی عەدوجەر دێ بکەن لە ژمارەکانەوە بەراورد دێ بکرێت و ئەمەش دەمێرێت بۆ دادگای فیدراڵی بۆ دادگای فیدراڵی و لەوێەوە یەکلایی ئەبێت و وتیان بە سەلیم جبوری بەڵێ داوای پێشکەش بۆ دادگای فیدراڵی کردووە و ئێستا خەریکی لێپێچینەوە لەو داوایە. ڕەنگی خان بە کورتی پێ وایە دادگای فیدراڵی بێلایەنە لە کێشەکانی پەرلەمانی عێراق یاخود هەیمەنەی مانگرتوان یاخود ئەوانەی کە لە پشت مانگرتوانەوەن هیچ کاریگەرێکی بەسەر دادگای فیدراڵیەوە؟ بەڕاستی عێراق وڵاتێکی مستەقر نییە وڵاتێکی سەقامگیر نییە لە هیچ ڕوویەکەوە بۆیە وڵاتێکیش کە سەقامگیر نەبوو و هەمیشە لە فەوضایە بوو زۆر ئاسانە دادام و دەستگاکانی لەژێر ئەوەیە بن کە تەداخلاتی تیا بکرێت لەژێر ئەوەیە بن ئێمە بەڕاستی لە وڵاتێکی وەکو عێراقا وڵاتێکە فرەنەتەوەیە يعني سێ مرحلة هەمیشە موجودة یا ئەوە تا ئەبێ نظام تایە دیکتاتۆری بێ یا ئەوە تا نظام تایە ئەبێ هەمیشە فەوضا و بەربڵاوی بێ یاخود ئەوە تا بێ دیموکراسیێکی دیموکراسی تیا بێت دیموکراسیەکی تەوافقی بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا لە عێراقا هەیە کە عێراقێکی فرەنەتەوەیە فەوضایە بۆیە لە فەوضایە هەموو شتێک وارد ئێمە تا ئێستا کێشەی ئەوەمان هەیە کە سێدەسەڵاتەکە لە یەک جیا نەکراونەتەوە بۆیە دەسەڵات و شخص و سیاست هەیمەنی کردووە بەسەر دەسەڵاتەکانە و لە ناویشیانە دادگایەی دادوەریە بۆیە دوور نییە لایەنەکان هەر کەسە بە ئالەتی خۆی بێوێ دەستێوەربا لە ئەم داوا گرنگی کە ئێستا حەسمی مانەوە و نەمانەوە لێسەندنەوە و لێنەسەندنەوەی شەرعیەتەکە لە پەرلەمانی عێراقی ناوخۆ و لە دەرەوەش بەڕاستی ئێمە ئاگاداری و شتێکی ڕوونەکە دەستێوەردانی دەرەکی زۆرە بە تایبەتی ئەمریکا و ئێران کە دوو وڵاتی زلهێز دەتوانم بڵێم زۆرترین ململانەکانیان لە عێراقایە بۆیە دڵنییا دادگای فیدراڵی ئەم چەند ڕۆژە لەژێر فشارە ئەبێتە ئایا فشارەکە بۆ ئاقارەیە ئەڕوا گێڕانەوەی شەرعیەت بێ بۆ پەرلەمانەوە یاخۆت لە دەستدانی شەرعیەتی پەرلەمان بێت. بەڵێ سپاس دەکەین کاک شێروان تۆش پێت وایە ینی دادگای فیدراڵی دەتوانێت دەم کێشەیە یەکلا بکاتەوە بەتایبەتەوەی کە ئێستا ڕەنگی خان شتێکی تازەی باسکەوەی کە سەلیم جبوری پەنای بردوتە بەر دادگای فیدراڵی بۆی کە کێشەکەی گەلا بکات و کامیان شەرعەتیە دەستەی سەرۆکایەتی بە سەرۆکاتی سەلیم جبوری یاخود ئەوەی کە ئێستا عەدنان جەنابی سەرۆکایەتی دەکات. ئەزمموی دادگای فیدراڵی لە ساڵی 2006ەوە هەتا ئێستا من ئەتوانم سێ خاڵ بخەمە ڕوو یەکەمیان ئەوەیە کە دادگای فیدراڵی هەمیشە لە کاتی دروستبوونی قەیرانە هەوڵی داوە کە نەبێ بە تەڕەفواتە ناداتە پاڵ لایەک وإنما چاوەڕێ ئەکا مەسەلەکە لای خۆی ڕاگرێ هەتا ڕێکەوتنە لە نێوان کوت لە سیاسەکان لایەنە سیاسەکانە دروستە بێ پاشان ئەو یان مەسەلەکە ئەمرێنە یان بە گوێرەی ئەو ڕێکەوتنە سیاسی کەوا هەیە شتێک ئەڵێ ئەو شتەش ئەڵێ زۆر جار بە بڕیار نایە بە بەیان ڕەئی دێ بەیان ڕەئی جایە لە بڕیار بەیان ڕەئی دێ کە بە بەیان ڕەئی هات ئەو کاتە مولزیم نییە بۆ هیچ لایەکیان ئەمە ئەم حاڵەتەی بووەواتە بەشێ بووە لە کایەی سیاسی عێراق زیاتر لەوەی بڕێرەکانی بێلایەن نییە ئەنە بەشێ بۆ لە کای سیاسی عێراق بە پلەی یەکەم هەمیشە بە دوای ڕێکەوتن نادێ نایەوێت کەوا قەیلانەکان ئالۆز بکە یان ببێ بە تەرەف بەرامبەر بە تەرەفێکی تر ئەمە یەک دوو مالێکی لە مانگرتوەکانە بە شێوەیەک لە شێوەکان دادگای فیدراڵی ئەوانەی کەوا ئێستا لەوێن هەمویان دۆسییان لای مالکی هەیە و ئەوانە پشتی لە سەتاسەتی مالکی بوون لە 2 ساڵی حکمی مالکی لە 2006ەوە تا 2014 ئەوانە پشتی مالکی بوون هەر مەسئلەیەک مالکی تەرەف بوو بێتیایە هەمیشە بڕیاریان ئەگەر دابێ لە بەرژەوەندی نوری مالکی بووە یان مەسئلەکان مراندووە جا دوور نییە ئەگەر بگاتە ئەو مەسئلەیە مالکی فشاریان بخاتە سەریان تهدیدیان کە بەوەی کەوا دۆسییان کەشف بکە ئەمەش مەسئلەیەکە خاڵی سێیەم شتێک باشتر لە کۆکردنەوەی واژوو بریتە لە ئەو ڤیددیۆیەی کەوا لە ناو هۆڵی پەرلەمانە بووە من ئەزانم زۆر جار ئەو یانانەی کەوا ئەگیرێ بە شێوەی پان ئەگیرێ یان یەک وێنەی هەموو قاعەکە ئەگیرێ ئەتوانی هەموو ئەوانەی کەوا ئامادە بوون بیانژمێری
ئەوە باشترە لەوەی کەوا واژوو بکرێ لەلایەن ئەندام پەرلەمانەکانی ترەوە واژوو بەرامبەر بە واژوو ئەو وێنەیە ئەبێتە بەڵگەیەکی مەلموس بۆ ئەوەی کەوا ئەگەر دادگای فیدرالی بێوێ بڕیار بدا لەسەر ئەو وێنەی فەرمانگەی ڕاگەاندن کەوا وێنەی گرتووە لە ناو قاعەکە بە شێوەیەکی یەکپارچە ئەوە بژمێڕێت. بەڵام ینی کەواتە پێ وایە لەژێر فشاری سیاسی دەیەبرەکانی دادگا دادگای فدرالی هەتا ئێستا لە عێراق بێلایەن نەبووە ئیتر چۆن بێلایانی خۆی چۆن بەچلایەکە ئەدا ئەمجارە ئەو مەسئلەیەکی ترە. من گومانم هەیە لەوەی کەوا دادگای فدرالی ئەگەر فشارێکی لەسەر کەم نەبێتەوە نەک لەسەر زیاد بێ لەسەر کەم نەبێتەوە بتوانێت بڕیار بە منوازانم حل لە شتێنێکی ترە لە دەروی دادگای فدرالیە ئەوەیەکەوە ئێران فشار بخاتە سەر مالکی بۆ ئەوەی کەوا بەرامبەر بە هەندێشت هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی بکشێنەوە کە بکشێنەوە ئەو کاتە ئەوەی کەوا ئێستا بە شەرعی ئەوترێ سەلم جبوری داوایە بکە بۆ جەلسا بتوانێت نیساب دروست بکە کە نیسابی دروست کرد ئەو کاتە لە ڕێگای دەنگدانەوە بۆ جارێکی تر ئەگەر دادگا بێدەنگ بوو ئەو کاتە لە ڕێگای دەنگدانەوە بۆ جارێکی تر شەرعیت بدرێتەوە بە مالکی یان بگەنە ڕێکەوتنێک لەگەڵ مانگرتوەکان. بەڵێ سەبارەت بە ینی ئێستا پێ دوایە وڵاتانی ئێران و ئەمریکا و بەریتانیا و کە تۆ بڵە وڵاتی داوسی کارگێران سەردۆخی عێراقی چ ڕۆڵێک دەبین لە ناکۆکردنەوە پەرلەمانی عێراق بۆچی ئەوان بێدەنگی هەڵبژارە پێشتر زۆر خەریکی کۆکردنەوەی لایەنەکان بەڵام ئێستا واز ناکەی جۆرێک لە بێدەنگی نەخێر بەدەنگیان هەڵەبژاردووە جارێ بێدەنگ نەبوونی یەکەمیان لەسەر کورد بووە کەوا لەم حاڵەتە هیچ جۆرە هەنگاوێک بەرەو سەربەخۆبوون یان بەرەو جیابوونەوە یان بەرەو کشانەوە یان بەرەو شتێکی تر نەنەی ئەو بۆ خۆی بۆ فشارێکە لەسەر کورد هەتا ئێستا ئەو سیاسەتە کوردێکەوە هەیە ئەوەی لە پشتەوەیە خاڵێکی تر ئەوەیەکەوە ئەوان تا ئێستا لەگەڵ ئەو سەرۆکایەتەیەکەوە بە شەرعی ناوە برێواتە سەلیم جبوری و دووجێگریەکەی لەگەڵ ئەوانان بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین بە تایبەت ڕەوتی سەدر فشارکردن لەسەری کەم کاریگەری ئەبێت و مالکیش ئێستا ئەوەندەی بەدەسەوە نییە کەوا زۆر فشاری بکرێتە سەر مەگەر ئەڵڵاهومە ئێران بە پلەی یەکەم بتوانێت ئەو مەسەلەیە بکە. بەڵێ بەس بۆچی هەوڵەکانی ئێستای مالکی بۆچیە بۆی کە دووبارە ببێتەوە بەسەر وەزیر مالکی تۆڵە ئەسێنێتەوە لە حەیدەر عەبادی بە پلەی یەکەم و سیاسەتی خۆشی جیایە و بزانە ئەگەر نوری مالکی تەرەف نەبوایە لەو مەسئلە بەم شێوەیەکەوە ئێستا هێ ناخۆ زۆر باشە دواتر دەگەڕێم ولا بەرزە کاتمەمە ڕەنگی خانەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێز باس لەو کردەوە بە شێوەیەکی کاتی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئایا بە بڕیاری فراکسیۆنە کوردیەکان بۆ یان حیزبە سیاسەکان بڕیارە لێداوەگەر بە کورتی وەڵامان دەیتەوە چووکە پرسیاری کەشمانە سوپاس دەکەین. من ئەوەی ئەمڕۆ ڕوویە سەرۆکوتلەکان هەمویان ئامادە بوون لەناو بینایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە وەلەو کاتی کە جەلسەکە بۆ ئاقارەیە ڕۆی هەمویان مەوجود بوون کەوتیان ئێمە ئەگەڕێینەوە هەرێمی کوردستان تا ئەو کاتی کێشەکان یەکلایی بێتەوە. جا ئایا بڕیاری ئەو سەرۆکوتانە لە بڕیاری قیادەکانەوە هاتووە هەر خۆیان گەرماوگەرم لەو ڕووداوای ئەو بڕیارەیان نا ئەوەیان نا بەڵام هەتا ئێستا بوو پێی کە ڕێیەکی جیاوازتر و یاخۆت طرحێکی جیاوازتر نەهاتووە کەواتە ڕێی سەرۆک فراکسیۆنەکان ڕێی ئەحزابەکانە کە ئێمە بە شێوەیەکی کاتی تا هێوەربوونەوەی وەسعەکان بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەڵێ هەموو کوردلەکان دەگەڕێنەوە بە یەکەوە یاخود چەند کوتلەیەکە؟ ئەوەندەی من ئاگادار بم هەموو فراکسیۆنەکان ئەگەڕێنەوە تا ئێستا بە شێوەیەکی فەرمی هیچ فراکسیۆنێک نەیوتووە کە من ناگەڕێمەوە و لێرە ئەمێنمەوە. زۆر باشە سەبارەت بەوەی کە بۆچی ئایا ئێستا کامیان زیاتر لە ناو پەرلەمانی عێراق دەتوانن نیسابی یاسایی تاوکەن مانگرتوان یاخود بەرەکەی تر بۆچی یانی ئەمە یەکلا ناکرێتەوە کامیان ئێستا کامیان زۆرینە لە ناو پەرلەمانی عێراق؟ هەتا ئێستا مانگرتووەکان لەو نقطەیەدا لاوازن کە ئەوان ڕێژەی یاساییان نییە بۆ دانیشتەکانیان و ئەوەی ئەمڕۆژ ڕۆیە هەر ئەوە بوو کە شەرعیەتێک بە دانیشتەکەیان بن و ئەو فێڵی کە کردیان بەناوی ئەوەی کە ئێمە ڕەزامەندین لەسەر دەست پێشخەرێکی سەرۆکی کۆمار تەنیا بۆ ئەوە بوو ئەگەر لە ڕووی ئیعلامیشەوە ئەوەی کابرای بەڕێزم پێشتر ئاماژەی پێدا ئەگەر تەنیا لە ڕووی کامێرەکەشەوە ئەندام پەرلەمانەکان بچنە ژوورە و سبینێ بۆ ئەوی ببێ بە دلیلێک بۆ ئەوی ئەگەر برایە مەحکەمەی ئیتیحادی وەکەوەی کە ئێستا بۆ جەلسەی پێنجشەمەی ڕابردووان لەوەدا لاوازن کە تەنانەت لە ڤیدۆکانیشە ئەوان خۆیان لەوە دڵنیان کە ئەگەر بچێتە بەردەمی مەحکەمەی ئیتیحادی ڕێژەی یاساییان نییە بۆیە ویستیان بە دانیشتنی ئەمڕۆ بۆ چاڵ و فێڵ و تەڵەکەی کە نایانەوە ڕێژەی یاسایی ئەگەر تەنیا بە ڤیدۆش بێ یاخود بە فعلیش وجود بێ لە ژوورەوە نیسابەکەیان تەواوکەن بۆی تەمەسوکی پێ بکەن دەنا وەکو تر مانگرتوەکان تەنیا نقطەی لاوازیان ئەوەیە کە
ڕێژەی یاساییان کەمترە لە ڕێژەی ئەوەی کە بتوانن دانیشتنی پەرلەمانی تێببەستن. زۆر باشە، بەڵام ئەگەر مانگتوان ڕێژەکان کەمترە بۆ بەرەکەی دیکە بە سەرۆکایەتی دەستەی سەلیم جبوری و کوتلە کوردستانەکان و کوتلەکانی دیکە بۆ ئەوان دانیشتێک ناخن کە نیسابی یاسایی تاوکەن، ئەوانیش پێیان تاو ناکرێت؟ دڵنیام بەرەی گشت بە مانگرتوان نیسابی یاسایی تەواوەکەن، بەڵام بڕیارێکی لەو شێوەیە گرژیەکان ئەڵۆسترەکە و لە ڕەتفعلی خراپتر لەوەی کە ئێستا هەیە مەترسی هەیە بەڕاستی لەبەرەوەی ئەوانەی کە مانیان گرتووە بە شێوەیەک مانیان گرتووە بە شێوەیەکی هەستەکەی ڕۆحێکی تۆڵەسەندنەوەیان تایە هەستەکەی ئامادەن بۆ شەڕ، یعنی تەنانەت حاکم زاملی دەڵێن هێزی ئامادە کردووە، یعنی لە ڕەتفعلەکان ئەتەزن لەوەی کە بە شێوەیەکی ناشرین تەسەڕوف بکرێت و هەروەها وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد شتەکان لێرە دەبێت بە تەوافق ڕووبا، یعنی ئەگەر ئێمەش ئەوە بکەین یاخود ئەگەر سەلیم جبوریش ئەو دەرسەیە بگرێ ئەمە ئەبێ بە سەنگەر کەواتە یعنی ئێمەش لەگەڵ مانگرتووەکانە جگەلەوەی کە تەمەسک بە شەرعیەتی پەرلەمانەوەکەین هیچ شتێکی ترمان نەکردووە، بۆیە شتەکە هێڵراوەتەوە تا ئێستا دەرگای گفتوگۆ ئاوایە و بە بەردەوامی سەرۆکوتلەکان و سەرۆکایەتەکە لە هەوڵی ئەوەدان کە ئەم کێشەیە بە شێوەیەکی دانیشتن و گفتوگۆی هێمنانە چارەسەر بکرێت بۆ ئەوەی نەبێت بە شەڕی سەنگەر. زۆر باشە، زۆر بە کورتی سەبارەتەوەی کە ینی ئەوەی کە بەڕێزت باسەکە زانیاری تاوەوەی کە پەرلەمانتارانی مانگرت و تەنانەت دەیانەوێت شەڕیش بکەن لەگەڵ پەرلەمانتارەکانی دیکە ئەگەر بێت وێوە کۆبوونەوە بکەن شەڕەکە بەچی دەکەن، ینی هەڕەشیان کردو کەچێک بەکاربێنین یاخود چۆنە شەڕەکە؟ وەک ئەوەی کە لە ڕابردووە بینیمان تیاری سەدری لەو کاتێک کە بەڕێز حەیدەر عەبادی هاتە ناو وەڵەکانی ئەنجومەنی نوێنەرانەوە هەموو ئەو مانگرتوانی کە بەناو مانگرتوو بوون لە دەرەوە یاخود خۆپیشان دەربوون ئامادەی ئەوەیان تیا بوو بێنە ناوچەی فەوزەوە و پەلاماری ناوچەی فەوز بن و هەروەها پەلاماری پەرلەمانتاران و شکۆی پەرلەمان بشکێنن، بۆیە ئێمە دەتوانین لەسەر ئەو مووقیفەوە مووقیفی خراپتر بنیاد بنین کە ئەوان ئامادەیان تایە بۆ نمونە خۆپیشاندەران لە پارێزگاکانی ترەوە هاتوون، یعنی ئەمە خۆی لە خۆیان خوێندنەوەیەکە کە ئەمان بە ڕۆحیەتێکی تۆڵەسەندنەوە و شەڕکردن هاتوون. ئێمە تەنانەت چەند ڕۆژەکانی پێشووتر ئاگادار کراینەوە کە نەچینە ناو بینای پەرلەمان ئەو ڕۆژانی کە دانیشتنی تیان نەبوو، یعنی ترسی ئەوەی ترسی لێدان پەلاماردان، یعنی ترسی لەو شێوەیە هەبوو کە ڕەتفعلی ناشرین و نەشیاو بکرێ بەرامبەر بە پەرلەمان. ڕەتفعلەکە لەلایەن پەرلەمانتارانی مانگرتووەیە زۆر بە کورتی سوپاس دەکەم کاتمان نەماوە. بەڵێ بە دڵنیاییەوە لەلایەن پەرلەمانتارانی مانگرتووە. بەڵێ سوپاس دەکەم شێوانگە دەقەیەکیش بۆ بەڕێستان پێ دوای ئایندەی پەرلەمانی عێراق چۆن دەبینێت دووبارە جیاوازە پێ دوێ بەرەو هەڵۆشانەوە بچێت یاخود بەرەی مانگرتوان سەر بکەوێت؟ بۆ منۆ ئەزانم سەر ناکەوێت، بەڵام ئەگەنە ڕێکەوتن و ئەمە مەسەلەیە چارەسەر دەکرێت ئایا بەهاتنەوەی ئەم پەرلەمان یعنی ئەبێ هەردوو لا بگەنە ڕێکەوتن ئەینە، بەڵام هیچ جۆرە چاکسازیەک ئەنجام نادات، ئەمە تەنها شەڕە تۆپێکە شەڕە بەردێکە لە ناوی پەرلەمانی عێراقیە ئەوە هیچ مەترسی نییە، من هیچ مەترسی نییە ئەگەر هەڵبۆشێتەوە هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراق لەلایەن ئەوانەوە ناکرێت، یان ئەبێ دەستەی سەرۆکایەتی داوا بکە یان ئەبێ سەرۆکی کۆمار. بەڵێ سوپاس دەکەم، بەڵێ زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان ڕەنگین عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق کە لە ڕێگەی سکایپەوە لە بەغداد لەگەڵمان زۆر سوپاس بۆ بەڕێستانەوە، زۆر سوپاس بۆ کاک شێروان شەمیرانی شارەزا لە کاروباری عێراق. وا بڕیار بوو تافگە ئەحمەدێکی لە پەرلەمانتارانی مانگرتوو لەگەڵمان وەڵام بەداخەوە دیارە بەشداری نەکرد چەندە بەڵێنیشی دابوو. سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز، خواتان لەگەڵ.